ام بروژه سای باری کسیتی که دراوت پرلمان مناقشه کمی بابلن قرای خوانوی کمی کراو مسائلانی که اساسی اکویت بر خطر وکو ما في جنان ما في من دالان بقشتي ما في خلق العراق استا ام بروژه هموار کردنی یاسای باری کسیتی ایوه تعدیل کردنی قانونی یاسای 188 سالی 1959 بعملی يعني اولا ببنو قانوني كتر بخرنا جيجيان ماده سركيه كان كربتي بجنا حقوق جنان وحقوق منالان لا ببرين وتعديل بكرين بشيويك كبقنجي لقل عقيدي ومسائل شرعي اسلامي سياسي وبتعيبت بش الشيعيه كي اما سائلانا كخطر زور مسألة ياساي كردني زواج منال 80 صالان مسألة دوهم مسألة زواج كردن لدروي دادقا أبيت ياساي بيبي أو يعني هر كسيكي بناوي ملايك شيعيان هر ملايك إني شتواني عقدي زواجي ملا بيكا بوجنو بياو وأبيت قانوني أجر دواي برونر دادقايك أبيت دادقا قبولي أو نوع عقدبكا ببي هيك هناك أبيت اشتكي رسمي وقانوني هر لبروي كردويتي لدروي يعني دوري دادقا ودوري قانون لا أبيت مسأليك بدستي بياو دينية كان أما مسألة كبابلين لو أنا كبلا خو عم باش خلقتوانية بريار بالسر زواج خوي جنو بياو بعرض خوي عن بريار بدن لسر مسألة زواج ودوي محكمة أبي قبولي كان باشا بلام أما مشكلة كي كوملقاي كوكو جام وكو عراق جن درجي دواي بو مسألة ما في مسألة إثبات كردني حقي زواجي خوي أتواني خو بياو إنكار بكالوي وكعو زواجه إكراو أتواني خوي اللجير مسألة حق وحقوقي اللجير باري وحقوقي جن خوي دركا أما مشكلة لباري ميراث لباري مسائل حقوقي حضانة لباري مسائل هر حقك ربطي بمسألة طلاق يعني بهر مسألة كي لدواتر جاء موضوعي مسألة منال أو كشركتنا بو حقي وكرامتي منال أما يكم محاولة نية هر لبداية لدواي 2003 لدواي داگیر کردنی عراق للاين أمريكا ودامزراني مجلسي حكم هرت لكاتي مجلسي حكم بروجي كي عواهيان مطرح كردو بلام كوتو تبرامبر اعتراضي زور بي خلقي عراق ونارزايتي كي زور برفراوان بو كناچار بون بكشينوا لو بروجي دواتر لدو هزار وحبة هر بروجي كي تريان ترك كردو هر بو شوي هر بو معناه ناوي قانوني أحوالي شخصي جعفري قانون جعفري أوش كوتو تبر نارزايتي كي حركي كي نارزايي زور قورة للاين جنان وبيش كوتون قوازان لعراق وناتشار بون هر ديسان بكشينو سحبيكا دواي أو لدو هزارو بيستويك بروجي كي تريان مطرح كردو بو تعديل كرني أو قانون أمجارة شو نسر مادة كي كناوي برقم بعددي 58 مادة 58 أو مادة لقانوني 188 قانوني يعني ياساي باري كسيتي ويسيان أو بقور تعديلي كأو مادة 58 ربطي بحقي حضاني جن هر قانوني 188 كتائستا أو كاري لسركري أو ضمانتي حقي حضاني منال لا ينجنوا لكاتي طلاق لكاتي جابونوا أوتوماتيكي جن حقي حضانتي من الله حتى 8 إنجامنا أجر باوك داواي كردوا منال أو كاتل محكمة أدريت اختيار بمنال ولا 15 صالية أدريت اختيار بمنال لقل شيء بيو بيجي حضانة أدري بيان بباو كان بدايك بيش أو هر أوتوماتيكي حضانة حقي جنا استعلم قانونه لم بروجي تازه ترحيان كردوه الله تا 8 صال دكاتي جابونه تا 8 صال اتواني جن اگر زواجين كردوه بي زواجي تازه دواي جابونه اتواني تا صال 8 منالك صال للايبي يعني حقي حضانه تا 8 منالك صال دواي صال اتشيت لايباوك اوتوماتيكي ببيع او بروجي تعديلك اگر زواجی نکردو اگر زواجی کردو اگر منالکه 81 سالش بیاد 2 سال بیاد 3 سال بیاد اتوماتیکیان اروا بولای باو
ئەوەش جێنبەیەکی زۆر خەتەرە لایەن خۆی معلومە لە ڕووی نەفسی و لە ڕووی علمی و لە ڕووی ئینەوە لە هەموو دنیا کە مناڵ زیاتر پەیوەندە و پەیوەستە بە ڕعایەتی دایک. بۆیە ئەو قانونانە حەقی حەزانە دایان بە دایک و تەنانەت قانونی 1970 ئەو حەقەی پەسەند کردو. ئەمانە ئەیانەوەی هەموو ئەمانە لابن. لە کاتێکە ئەو پرۆژەیە ئەڵێ ناڵێ ئەگەر پیاو زەواجی کردووە چێ بێت، هەر حەقی خۆیەتی هێنا، يعني ئەو شەرتە فقط لەسەر ژن دانراوە ئەگەر زەواج بکرێ حەقی حەزانەت نەمێنێ کە حتا 7 ساڵ دوای 7 ساڵ زەواجی کردو بێ زەواجی نەکردو بێ سەر و 7 ساڵ ئەڕوا بۆ لای باوک. ئەم مەسائلە ئەسڵیەکان بێجگە لە مەسائلی تر زۆر، بەڵام ئەمانە کە مەسائلی زۆر ربطی بە حق و کەرامەتی ئینسان و حەقی مناڵ و هەم لەباری حەزانەت هەم لەباری مەسەلەی زەواجی مناڵی کچ لە تەمەنی 9 ساڵان کە هەموو دنیا ئەزانێ ئەوە نوعێک لە نوعێک خۆی پێدۆفیلیە، یعنی تحرشی جنسی بە مناڵانە. ئەمە معنای هەیە لە هەموو دنیا، معنایەکی قانونی، معنایەکی اجتماعی، معنایەکی ثقافی کە ئەمە تحرشە. ئەم قانونێ ئەیەوێ رعایەتی پێدۆفیلەکان ئەوانەی مەیلی تحرشی جنسی بە مناڵیان هەیە ئەیەوێ بە قانونی بکات. هەرم هۆکارانن کە ئێوە لە حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقەوە زۆر بەتوندی بەرامبەر بەم هەمواری یاسایە ئەحوال شەخسی وەستاونەتەوە. بەڵێ هەر لەبەر ئەوە ئێمە لە بەرامبەر ئەوە بەتوندی ئەوەستینەوە و بەردەوامە بین لەپاڵ هەموو ئەو ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوی دفاع لە مناڵان و هەموو ئەو کەسانەی پێشکەوتن خواز و عنمانی و ناڕازی و هەم زۆربەی خەڵکی عێراق ناڕازیە بەم پرۆژەیە. ئێمە لەبەرەوەی ئەمە مافی و کەرامەتی مناڵ و حمایەی یعنی پاراستنی جەستەیی مناڵ پێشێلەکە. لەبەرەوەی ئێمە بەرامبەرەوە وەستینە ئەو مافی ژن، حەقی ژن، حەقی دایکایەتی لی ئەسێنێتەوە ئەگەر بکرێت. ئەمەش مەسەلەیەکی تر هەیە، ئەمە جیاکردنەوەی ئەم پرۆژە قانونەیە ئەوێت مجتەمعی کۆمەلگای عێراق جیا کاتەوە لەسەر ئەساسی مەسەلەی مەذهب و مەسەلەی تایفەگەریە کە ئەمە جەنبەیەکی زۆر خەتەرە. عێراقش تەجروبەی کۆمەلگای عێراق تەجروبەی زۆر تاڵی هەیە لەگەڵ مەسەلەی بەهۆی نەشاط و فعالیەتی ئەو هێزانە هێزە ئیسلامیەکان بە سنی و شیعی و هینا مجتەمعی عێراقی لە ساڵی 2006 و 7 هەموو لە ئیرە چۆن خستۆتەنەوە گۆماوی خوێنەوە بەهۆی شەڕی تایفی و ئەمانوێ. ئێستا ئەیانوێ لەم قانونە مجتەمع دیسان لە ئاستێکی قانونی و شەرعی و ڕسمی جیاکەنەوە و بیکەنەوە بەرامبەر یەک و لەسەر ئەساسی تایفەگەری تعریفی مجتەمع و حق و حقوقی بکات. تاو ئاستەی کە لە کۆمەڵگەی عێراقدا بڵاو بۆتەوە سەبارەت بەم پرۆژە یاسا و ئەم هەموارکردنەوەیە، چی جۆرە پێشوازیەکی لێکراوە؟ خەڵکی تەئیدیەکە، پێشوازی لێکە، یاخود ناڕەزایەتی لە بەرامبەری زیاترە؟ باش شتێک بڵێم، ئەم جارە خۆیان ئەم پرۆژەیە مەطرحکراوە نەک لەلایەن حزبیان لەلایەن کوتلەیەکی كامل، يعني كتلة إطار الشيعي طبعا أحزاب الشيعية كان كتلة كان هي لنا برلمان وكنت حالفيك ناوي إطاري شيعي بناوي إطاري شيعي وكنت حالف يعني بناوي حزبيك لو أنا مطرح نكرا أم جارة مطرح كراوة بناوي يعني للاين كسيكي بناوي إنوينري عندهم برلماني مستقل سربخو مطرح كراوة بناوي رائد المالكي بەڵام دیارە هەمویان پیان خۆشە و تەئیدی یەکەن لەبەرەوەی ئەوان اعتراضیان نەکردووە لە بەرامبەر ئەو پرۆژێ ئەو ئەحزاب. بەڵام ئەمەش وەکو تاکتیکێک بەکارهێنن ئەم جارە یانوێ جەستی نەبزی و ڕەدی فعلی مجتەمع بزانن چۆنە و چۆن نییە بۆی نەخرێتە هین زۆر نەچنە ژێرباری
مسائل سياسي وقانوني واجتماعي لرجع كسيك أو مطرح كرا عندهم برلماني كي سربو خوشة فلان بسر خويا لا دي عرب كقانوني كي أو مذهبي وقانوني كي أواد وكوتو كون برستي ولسر أساسي شريعي 1400 صار لمو بيش هنا دام زراوة بالتأكيد أوان تأييدية كان بلام وكوتم لا ينقويان مطرح نكراوة اشتكي ترى مجتمع كوملقاي عراق زور ناراضية بران برعوة أوش دركوت لرقي اعتراضاتي ناو جادة لرقي اعتراضاتي رخراوة كان جنان لا ينم مدافعو قارزري حقوق منالان لرقي وسائل تواصل اجتماعي وسوشيال ميديا وقانو تنقي دعوة اعتراض كبر دوامه حتى نانت خلقي شيعة نورمال اواني بسر او احزابانا بشيويك يعني باطلين اندامي او احزابانا ناراضين لبروي هيج كسيك عقلي هبيه توز لم سردما اجي قبولنا كاجنكي نوصلان زواجك همو فعلا بنوعي لتحرش وبنوعي لتعداي جنسي بسر من الله زعني قبولي شيناك او هشتا شيء ابتدائي هشتا او منال هشتا او ناتواني بريار بدا لسر مسائل اصلي جاني خوي وكو يجني كوتي اتواني اجني كشي نوصالان دق بدايان كوي كان ديد بكابو برلمان تا قانونا ثانوي بيكن بصاحبي عائله ومنالو هنا او منالو ابي كسيك بخيو كانك منالي كتر بخيو حتما او قبولني لا خلقنا راضيه برامبري كاوش سيكي باشا بلام هشتا اما حركيك ايوه تنظيم زياتر برامبر او بروجي شو كان بروجي زور خطر دو هم مساله كي ترهي او اقصى اكريلي رولوي وهنا لا اعلامو لميديا كاما كراوته برامبر بروجي كتلي سني بروجي كي قانوني عفوي عام يعني عفوي هنا زندانياني سياسي كأواني بيتو متن راقي راون لزندان بشي كان شنتين صار لزندانا ببيع ويتومتي هبيه اوان يعني برامبر عفوك دربكري بقانونيك للاين برلمانوا او عفو دركا امانه كوتا جولا او بروجي ام قانوني عفوي عام برامبر او امانه مطرح يان كردو بليم اگر يان مساله عفوي عام بكشن ولا بروجي قانوني عفوي عام يان برامبر او ابي اما قبول كان بروجي يا سايباري كسيتي احزاب الشيعي يعني لاني كم اگر عفوي عام كان بروجي كان كشندين جار ويسيان بيكن ونكراو ل 2004 حتى يستوى يعني برامبري او جيب كانوا وتمريري كان لنا وبرلمان پێتان وایە ئەم یاسایە ئەمجارە وتت چەند جارێکتر هەوڵدرا بەڵام پێتان وایە ئەمجارە جێکەوێت و بتوانێت لە پەرلەمان دەنگی پێویست بهێنێت و جێبەجێ بێت ئەم یاسایە بچێتە خانووی جێبەجێکردنەوە؟ ئەمە ڕەبتی بەتەوازنی بوای ئەمە ڕەبتی بە حرەکەی اعتراضی خەڵکە ئەمە حتمما ئەگەر ئەوان بتوانن خەڵک نەتوانێ فشارێکیان بۆ بهێنێ کە بکشێنەوە لەوانەیە هنا طبعا چونکە ئەوە وەکو وتم 3-4 جار هەوڵیاندا پرۆژە مەطرح بکەن لە 2004 حتا ئێستا حتمما جددین لەسەر ئەوە و ئەیانوێ جێبەجێ بکەن هەر 3 جارەکەی پێشوو اعتراضی خەڵک پوچەڵی کردووە ئەو پرۆژەیە ئێستاش هەر اعتراضی خەڵک و دەرەجەی ئەو اعتراضە و یەکبوونی خەڵک و ڕێکخراوەکان و ئینسانی پێشکەوتن خواز لە عێراق و کوردستان ئەتوانن دیسان پوچەڵی پێ بکەنەوە
ئەمەش وەکوتم ڕەبتی بە دەرەجەی اعتراض و ئامادەیی و استعدادی خەڵکی ناڕازی و ڕێکخراوەکانیان و هەموو لایەنە پێشکەوتن و خوازەکان ئەگەر توانویان خۆیان یەک ریزکەن بەرامبەر ئەو پرۆژەیە ئەتوانن دیسان پوچەڵی پێ بکەنەوە ئەگەرنا حتمما هێنە ئەتوانن چکەوان لە پەرلەمان هێنە من ئەوێ شارە بە یەک شتێک بکەم ئەوان کە ئەو پرۆژەیان هێناوە خۆیان نوێنەری لە سەدا پێنجی خەڵک ناکەن ئەحزابی پەرلەمان ئەحزابی ناو پەرلەمان ئێستا بە حکومەت و بەوانەی هەمویان حکومەتیان ئەوانەی پەرلەمان چونکە محاسەسەیە هەمویان بەشی وەزاری و هینیان هەیە ئەمان وەکوتم بە هەمویانەوە بە ئەحزابی شیعی بە ئەحزابی سنی بە ئەحزابی کوردی لە سەدا 20یان نسبەی دەنگدەرانیان نهێناوە لە ئەنتخاباتیان کرد بەشێک گەورە لە ئەحزابی شیعی کە تەیاری سەدری 73 کورسی پەرلەمانی هەبوو هاتوۆتە دەرەوە بەشەکەی دیسان تەوزیع کراوە بینی ئەوانەی ماون ئەگەر بڵێن پرۆژە ئەسڵیەکە هی ئەحزابی شیعی لەلایە ئەحزابی سنی ئەحزابی کوردی نوێنەری ئەمانە ئەتاری شیعی نوێنەری چەند لە خەڵکە ئەگەر حسابی بکەین بە هەموویەوە لە سەدا 73 لێ دەرچووە ئەمانەی ئەحزابی کورد و ئەحزابی سنی و ئەحزابی کوردی پرۆژەی ئەسڵی خۆیان نییە ئەو یاسایە پرۆژە یاسایە ئێتر ئەمانە نوێنەری چەندن لە خەڵک نوێنەری لە سەدا 5 لە سەر 30 لە سەدا چەند بەڵێ بۆیە ئەمە محاولەیەکە بەڵام ئەگەر ئەو خەڵکە زۆرە کە ئەمان نوێنەریان ناکات ئەم پرۆژەی خۆیان نییە ئەگەر یەکریزی خۆیان منسەجم نەکەن و یەکدەنگ نەبن و ناڕزایەتێکی گەورە زۆریان نەبێ و شارێکی فعلی بەهێزیان نەبێ لەوانەیە سەر بگرێ ئەو پرۆژەیە بەڵام من ئومێدم هەیە کە ئەم حرەکەی ئەم جارە حرەکەیەکی هەتا ئێستا حرەکەیەکی باشە بەڵام زیاتر ئەوێ کارێکی زیاتر ئەوێ دەنگ بەرزتریەوێ یەکریزی خۆیان زیاتر هینی بکەن ئەو بتوانن بەرامبەر ئەو پرۆژەیە بۆ چۆ بکەن و هەر بۆ کەرامەتی ئینسان بۆ کەرامەتی ژن بۆ کەرامەتی مناڵ بۆ حقوقی خەڵک بۆ دۆرخستنەوەی مجتەمەعی عێراق لە خەتەرێکی تر لەلایەن جیاکردنەوەی لەسەر ئەساسی مەزهەبی و تایفی و هەمان ئەگەرچی خۆتان چەند جار تەئکیدتان کردەوە لەوەی کە وەستانەوە بەرەو ڕووی ئەم پرۆژە یاسایە بەڵام ئەگەر پەیامێکتان مابێ بۆ هەموو ئەوانەی کە لە دڵەوە ناڕەحەتن بە پرۆژە یاسایەکی لەم شێوە و ترسی ئەویان هەیە ئەمە ببێتە یاسایی پەیامی ئێوە بۆ هەموو ئەمانە چییە؟ من ئەمەوێ یەک شتە بڵێم ئەڵێم خەڵکی ناڕازی بەرامبەر ئەو پرۆژەیە زۆر هەم لە بەشەشی هەم لە کولی عێراق خەڵک زۆر ناڕازیە بەڵام پەیامەکەم بۆ ئەوان ئەو خەڵکە زۆرۆ کە ناڕازیە بەرامبەر ئەو پرۆژەیە و ڕەفزیەکە ئەبێ بێتە دەنگ ئەبێ پێوەست بێ بۆ حرەکەیە بەرامبەر ئەو پرۆژەیە نەک بەس لە ناو خۆی لە ناو دڵی خۆی لە ناو ماڵ و لە ناو ئەمانە ئەبێ بێتە پێوەست بێ بەو حرەکەیە پێوەست بێ بەو حرەکە ناڕازیە حتا بتوانن نەتیجەیەک بەدەست بێنن و ئەو بتوانن ئەوە بشکێنن و پۆچەڵیکەن